حەوت ساڵ بەسەر ڕیفراندۆمدا تێدەپەڕێت. ئەو ڕیفراندۆمەی سەرانی ئەو کاتی پارتی و یەکێتی لە ڕێگەیەوە چارەنووسی کوردستانیان خستە قومارێکی دۆڕاوەوە و هەرێمی کوردستانی بەرەو لێواری هەرەس و تونێلێکی تاریک برد کە تاوەکو ئێستاش لێکەوتەکانی بەردەوامە. ڕۆژی حەوتی حوزەیرانی 2017 حزبە سیاسیەکانی هەرێم جگە لە کۆمەڵ و گۆڕان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی کۆبوونەوە و ڕۆژی 25 ئەیلولی هەمان ساڵیان وەک ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم دیاری کرد. دیاریکردنی وادەی ڕیفراندۆم لە کاتێکدا بوو شەڕی داعش هێشتا بەردەوامی هەبوو. پارتی دیموکرات بە سەرۆکایەتی مەسعود بارزانی بە زەبری هێز و پۆستاڵ قوفڵی لە دەرگای پەرلەمانی کوردستاندا بوو ڕێگری لە سەرۆکی پەرلەمان دەکرا بچێتەوە هەولێر. کێشەی دواکەوتن و پاشەکەوتی موچەش بەرۆکی هاوڵاتیانی گرتبوو. لەگەڵ نزیک بوونەوەی لە وادەی بەڕێوەچوونی ڕیفراندۆم وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتی هۆشداریەکانیان تونتر دەکردەوە. هەر یەک لە ئەمریکا، یەکێتی ئەوروپا، کۆمکاری عەرەبی، ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە فەرمی دژی ڕیفراندۆم وەستانەوە و هەر یەک لە تورکیا و ئێرانیش وەک دوو وڵاتی زلهێزی دراوسێی هەرێم هەڕەشەی توندیان کرد و دژی ڕیفراندۆم وەستانەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند جارێک و بە فەرمی داوای لە سەرانی دەسەڵاتداری ئەو کاتەی هەرێم کرد ڕیفراندۆم ئەنجام نەدەن. لەو چوارچێوەیەشدا ڕیکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا پاکێجێکی هەمەلایەنەی وەک بەدیلی ڕیفراندۆم خستە بەردەم مەسعود بەرزانی و سەرانی دیکەی ڕیفراندۆم کە ناوەڕۆکەکەی بریتی بوو لە پشتیوانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان. تا لە ماوەی ساڵێکدا کێشەی داهات و دەسەڵات لەگەڵ بەغداد مادەی 140 و دۆسیەی پێشمەرگە لەگەڵ بەغداد لە بەرژەوەندی هەرێم چارەسەر بکات. لە حاڵەتی نەگەیشتنە ڕێکەوتنیش لەگەڵ بەغداد ئەمریکا دان بە پێویستی ڕیفراندۆم دابنێت. بەڵام دەستپێشخەری و هەوڵی هەموو دۆستانی هەرێم ڕەتکرانەوە و گوێ بە هۆشداریەکانیش نەدرا و سەرنجام لە ڕۆژی 25 ئەیلول و بە ئەنجامدانی ڕیفراندۆم هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانیان پەلکێشی تونێلێکی تاریک کرد کە بە ئێستاشەوە لێی دەرباز نەبووە. خۆستی ئێمە داوای ئێمە ئەوەیە لە بەغدا و لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دوای 25 ئەیلول سەرباری ئەوەی بانگەشەی ئەوەی دەکرد دوای 25 ئەیلول لەگەڵ عێراق دەبنە دوو دراوسێی باش. بەڵام ڕۆژێک دوای ڕیفراندۆم بارزانی پشتی کردە دروشم و بانگەشەکانی خۆی و ڕایگەیاند. ئەو ڕیفراندۆمەی کراوە بۆ دیاریکردنی سنوور و سەپاندنی دۆخی سەپاو نییە. داواشی لە حەیدەر عەبادی کرد دەرگای گفتوگۆدا نەخات. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حیواردا نەخەن. تەنها دوای 2 ڕۆژ لە ئەنجامدانی لێکەوتە مەترسیدارەکانی ڕیفراندۆمەکە دەرکەوتن و ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارەیەک بڕیاری لە دژی هەرێمی کوردستان دەرکرد کە بریتی بوون لە هەڵوەشاندنەوەی ڕیفراندۆم، داخستنی فڕۆکەخانە و دەروازە سنووریەکان، بڵاوە پێکردنی سوپای عێراق لە ناوچە دابڕێنراوەکان و گێڕانەوەی کێڵگە نەوتیەکان. هەر لە چوارچێوەی لێکەوتەکانی ڕیفراندۆمەکەی بارزانی و شوێنکەوتوانیدا ڕۆژی 16 ئۆکتۆبەر سوپای عێراق و حەشدی شەعبی پەلاماری ناوچە دابڕێنراوەکانیدا و لە کەمتر لە 48 کاتژمێریشدا هێزەکانی پارتی و یەکێتی لە تەواوی ناوچە دابڕێنراوەکان کشانەوە و نزیکەی لە 151 خاکی باشووری کوردستانیان ڕادەستی هێزە عێراقیەکان کردەوە و لە 29 ئۆکتۆبەر و لە ژێر فشارەکانی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی مەسعود بارزانی ناچار بە دەست لە کارکێشانەوە لە پۆستی سەرۆکی هەرێم کراو. بەر لەو وادەیە و لە 25 ئۆکتۆبەر
حکوومەتی هەرێم سڕکردنی ئەنجامی ڕیفراندۆمی قبول کردو. دواتریش لە 20/11 2017 دادگای فیدراڵی بڕیاری نادەستوری بوونی ڕیفراندۆم و هەڵوەشاندنەوەی پەسەند کردو. دەسەڵاتدارانی ئەو کاتی هەرێمیش پابەندی خۆیان بە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕاگەیاند. حوتەمین ساڵیادی ڕیفراندۆم لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان لە بەردەم قۆناغێکی چارەنووسسازدایە و بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە. خەڵک و جەماوەری کوردستانیش خۆیان ئامادە دەکەن لەم هەڵبژاردنەدا سزایەکی قورسی ئەو دەسەڵاتە بدەن کە هەر ڕۆژە و نەهامەتی و چەرمەسەریەکی بەسەر هێناون. ئەوەی لە ئێستاوە تێبینی دەکرێت هاوڵاتیان بە گڕوتینێکی گەورەوە خۆیان بۆ ڕۆژی دەنگدان ساز کردووە و دەیانەوێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە و بە دەنگدانیان بە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 سەرەڕۆی و ملهوڕیەکانی پارتی و یەکێتی ڕابگرن. باشترە ئەوان هاوکار بن و ڕۆلی ئیجابی بوو چارەسەری گرفتەکان لە نێوان هەولێر و بەغدادا بگەڕن.